سەبارەت بە هێرشەکان بەڕێز دەیڤد واڵاس سەرۆکی دامەزراوەی فەیر ئێنەرژی لە واشنگتنەوە لەگەڵمانە. بەڕێز دەیڤد سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. بەم هێرشارەی ئیسرائیل یعنی توانای ئەتۆمی ئێرانی دابەزێ؟ Okay. Okay, that's unusual because normally you like me just where I am. Tilt down. I can't believe you're zooming in so much. My screen, my whole body. Your screen is way back. بەڕێز دەیڤد بەخێر بێن. پرسیاری ئەوم کرد بەم هێرشانەی ئیسرائیل توانە ئەتۆمیەکانی ئێران لاوازە بێ؟ Can I hear the question again? I'm so sorry. I didn't realize you were talking to me. ببورە ئەگە پرسیارەکەت بڵێ تۆ زەحمەت. Please hear the question again. باشە. بەڕێز دەیڤد بەم هێرشانەی ئیسرائیل بۆ سەر بن کە ئەتۆمیەکانی ئێران توانای ئەتۆمی ئێران لاواز ئەبێ؟ Well, that's their whole purpose. بەڵێ ئامانجەکەش بۆ ئەوەیە و دوێنێ ئیسرائیل بۆ ئەمە هێرشی ئەنجام داوە و نەتەنیاهۆش باشکراوتی کە دەیەوێ توانای ئێران لاواز بکە و نەگاتە چەکی ئەتۆم و ئێران وتوێتی کە بۆ بەرهەمی ناوخۆ بۆ خزمەتگوزاری سڤیلە ئێمە ئەزانین کە ئەمە ڕاست نییە و ئیسرائیل بەردەوام وتوویەتی و بژاردەشی هەبووە بێت ئەم بژاردانەی خۆی بەکار بهێنێ. ئیسرائیل وای دەبینێ کە هەڕەشەیەکی لە ناوبەر هەیە بۆ ئیسرائیل بۆ سەر وڵاتەکەی خۆی. بۆیە ئەمە مافی داوەتە ئیسرائیل بۆ یەکە پێشوەختە هێرش بکە و دوێنێش وای کرد ئەمریکا دەیەوێت دانوستان لەگەڵ ئێران بکات و ئەمە وەکو خۆی نەچوە پێشەوە پێی وتووە کە بۆمبی ئەتۆم دروست نەکەی، بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێران هەر بەردەوامە لەسەر ڕێگەی خۆی لەسەر کاری خۆی. ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمیش وتوویەتی کە ئێران یاساکانی تێکشکاندووە ئەو بڕێکە بۆی دیاریکراوە زیاتر لەوەی بەرهەمێناوە ئیتر هیچ بژاردەیەک لە بەردەم ئیسرائیلدا نەماوە. لەلایەک گفتوگۆکردن و لەلایەک هێرشکردن ئەم دووشتە لە یەک کاتا چۆنە گونجێ؟ بەڕێز دەیڤد لەلایەک گفتوگۆکردن لەسەر بەرنامە ئەتۆمیەکە و لەلایەک هێرشکردن ئەمە چۆن ینی ئەگونجێ لە یەک کادام بەڵێ 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 تۆ وڵاتێک کە بەرگری لە خۆی دەکا وڵاتێکیش لە بەرامبەریدا دێت بۆمبی ئەتۆم دروستەکە بۆی کە ئەم وڵاتە لە ناوبەرێ ئەی چی بکە؟ ئێمە دەبێ ئەمە لەبیر بێ ئێمە بەردەوام ئەممان وتووە کە ئێران وشکی ئەتۆم دروست دەکات بۆ ئەوەی کە ئیسرائیل لە ناوبەرێ. ئێمە وەکو ئەمریکا بە ئێرانمان وتومانە مەکەن وەرن ڕێکەوتن بکەن. پێشەم هێرشانە سەرۆک وەزیران نەتەنیاهۆ و سەرۆکی ئەمریکا دۆناڵد جێی ترۆمپ قسەیان کرد، وتی بە پێشەوەی تۆ ئەم هێرشانە ئەنجام بدەی ئێمە هەندێک کاتیان بدەینێ، ئەمە هێڵی سوورە، بەڵام سیرکەن ئێمە کاتماندانێ و هێشتا دەرفەتی دانووسانیش ماوە. بەڵام سەرۆک وەزیران نەتەنیاهۆ هەستی کرد کە ئیتر کاتەکە تێپەڕێ، ئیتر گەڕانەوەی بۆ نییە و هەستا هێرشی پێشوەختەی ئەنجامدا. ئێمە وەکو ئەمریکا وتمان نامانەوێ هێرش بکەی، ئێمە بەشێکنی نابین لە هێرشە و بەشێکنین لەو هێرشە، بەڵام ئێستا دەبینین کە موشک بەسەر ئیسرائیلدا دائەبارێ. ئێمە ئێستا دەزانین وەکو ئەمریکا وەکو هاوپەیمانێکی
هەرچێکی ئیسرائیل دەزانین کە بێ هاوکاری ئیسرائیل بکەین لەوەی کە ئەم موشکانە بخێنە خوارەوە کە بە ئاراستەی ئۆرشەلیم و تەلەڤیڤ بەڵام هیچ یەکسانیەکی تێدا نییە. زۆر باشە بەڕێز دەیڤد لە ئەگەری فراوانبوونی ئەم هێرشانە دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چی لێ دێت؟ یعنی وە خۆ دەزانی هەندێک هێزەیە یعنی متابعی ئێرانە ڕەنگە ئەمە بۆی ئاسانە بێ قبوڵی نەکە. ئەمریکا بە حوسیەکان و یەمەنی پیشاندا کە چی ئەتوانێت بەرامبەریان بکە و حیزبوڵڵا بینیت کە تواناکانی ئیفلیچ کراون و ئیتر نەماون و جیالەوە ئەمریکا ئێستا لەگەڵ عێراق بەرژەوەندی زۆر باشی هەیە. من بۆ یاڵێم عێراق لە ناویشیاندا کوردستان بەرژەوەندی هەیە، ئێمە نامانەوێت ئەم دۆخە ئەم ئاگرە بپەڕێتەوە بۆ عێراق. بۆیە هەندێک جار باز دەکەن کە موشک لە عێراقەوە ئاراستە کراوە. ئەمە باش نییە، ئەمە بۆ هیچ هاوڵاتی و تاکێکی عێراقی باش نییە. من نزا ئەەکەم کە ئەم موشکانە جارێکی دیکە ئاراستە نەکرێنەوە و ئێمە دەزانین کە ئەو حەشتی شعبی ئەو هێزانەی حەشتی شعبی کە لە عێراقن و هاتوونەتە دەور و پشتی ئەلئەسەد بنکەی عینەسەد و ئەیانەوێ هێرش بکەن. ئەگەر بێت و یەک جوڵە بکەن بەرامبەر بە ئەمریکا و هێزی ئەمریکا، ئەمە زۆر خراپە بێت بۆ هەموو عێراق، بە تایبەتی بۆ بەغدا، چونکە ئێمە بە هیچ شێوەیەک دەستەوەسان نابین بەوەی کە هێرش بکرێتە سەرمان. ئەوەی کە کردمان بە حوسیەکان لە یەمەن و هەر هێزێکی دیکە کە دێت سەری بەرز دەکاتەوە موشک و هێز با بڵێن موشکی خۆی ئاراستەی ئەسەد و هەولێر بکە. ئێمە دێین بەرگری لە خۆمان دەکەین، لە هاوپەیمانەکانمان دەکەین لە ناوچەکە. ئێمە وەکو ئەمریکا من زۆر دڵنیام سەرۆک ترەمپ بە هیچ شێوەیەک هیچ جۆرە هێرشێک قبوڵ ناکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەدژی بەرژەوەندیەکانی ئەمریکا و ئەمریکا و هێزەکانی ئەمریکا پێشوەختە ئەو هێزانە لە ناو دەبن. بۆیە من دەمەوێت لێرەوە ڕوونی بکەمەوە. ئەگەر هەر کەس لە حەشتی شعبی گوێی لە منە، من سەرۆکی ئەمریکاشنی بەناوێویشەوە قسە ناکەم، بەڵام من سیاسەت و عەقڵیەت و دنیابینی ئەوە زانم هیچ هێرشێک قبوڵ ناکەین دژی بەرژەوەندی و یەکە و سەربازەکانمان کە لە عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاستن، بە تایبەتی ئەوانەی کە لە عینەسەد و هەولێر و بەغدا و هەر شوێنێک هەن لە عێراق. ئێمە ئەمە قبوڵ ناکەین بە هیچ شێوەیەک. باشە بەڕێز دەیڤد، ینی وەکو خۆش دەزانی ینی سەرۆکوەزیرانی عێراق باسی لەوە کرد کە ئاسمانی وڵاتەکەمان بەکارهێنرێ و نوێنەری هەمیشەیی عێراق لە نەتەوەیە گرتوەکان باسی لەوە کرد، لە ئەنجومەنی یاسایشی نێودەوڵەتی باسی لەوە کرد کە ئێمە قبوڵمان نییە، قبوڵ نەکراوە هیچ یەکێک لە دوولایەنەکەی شەڕ هەم ئێران هەم ئیسرائیل ئاسمانی وڵاتی ئێمە بەکاربێن بۆی کە نەبینمە بەشێک لەم شەڕە. عێراق چۆن ئەتوانێت بەرژەوەندی خۆی هاوڵاتیەکانی خۆی بپارێزێ و نەبێت بە بەشێک لەم شەڕە؟ ئەمە دۆخێکی زۆر مەترسیدارە بۆ عێراق. تۆ دەبێ وەکو عێراقیەک هەر موشکێک کە لە ئێرانەوە دێت بە ئاسمانەکەتدا و ئەچێتە ئیسرائیل و ئەو فڕۆکە جەنگیانەی کە با بڵێن لە ئیسرائیلەوە دێن، تۆ وەکو عێراق هیچ جۆرە سیستەمێکی بەرگری ئاسمانیت نییە بێ لەو سیستەم بەرگری ئاسمانەیە کە ئەمریکا دایناوە لەوێت. تۆ وەکو عێراق هیچت نییە، کەواتە عێراق بە هیچ شێوەیەک ناتوانێت کۆنتترۆلی ئاسمانی خۆی بکە کە هەر شتێک بە ئاسمانەکەیدا دەفڕێ ئەوی بەزێنێ. بۆیە ئەمە شتێک نییە کە عێراق بتوانێت ئیشی لەسەر بکات. بۆیە سەتەلایەتی ئەمریکا و ئیسرائیلیش دەیبینن ئەگەر هاتوو
یەک موشک لە عێراقەوە یاخود لە ئێرانەوە ئەنجا لە ئێرانەوە بێت یان لە عێراق خۆیەوە بێت بۆ سەر بنکەکانی ئێمە چاومان هەیە ئێمە سەتەلایتمان هەیە ڕادارمان هەیە دەزانین لە کوێوە دێت و بۆ کوێ دەڕواتە موشەکە بۆیە ئەو هێزانە لە عێراقن و ئەو موشەکە یاخود لە ئێرانەوە بێ لە هەر لێ شوێنێکەوە بێ بەڵام بە ئاراستەی بەرژەوەندیەکان و ئێمە بێ ئەمریکا دەیبینێ وەڵام دەداتەوە زۆر باشە ئەمریکا چۆن لە ناوچەکە هاوپەیمانەکانی خۆیە پارێزێ هاوپەیمانەکانمان باشترین دۆستی ئێمە لە جیهان بەڕوونی ئێمە پاڵپشتی ئیسرائیلمان کردووە پاڵپشتی میسرمان کردووە و شان بەشانی ئەوان وەستاوین و کۆبوونەوەی زۆر باشمان هەبووە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەتایبەتی لەگەڵ سعودیا و ئێمە پیشانمان داوە بە حوسیەکانمان پیشان داوە کە چ جۆرە هێزێکی سەربازیمان هەیە ئەگەر ئێمە بمانەوێت دۆزەخیان بۆ دروست بکەین بەهۆی ئەو هێرشانەی کە ئەیکەنە سەرکەشتی ئەمریکیەکان دەیکەین و جا هێرشەکە بۆ سەر ئێمە بێ بۆ سەر کەشتی هاوپەیمانەکانمان بێ ئێمە پیشانمان داون کە ئەتوانین چی بکەین چۆنیان لێکەین و ئەمریکا پیشانی داوە و ئامادەیە و لەگەڵ هاوپەیمانەکانی شان بەشان دەوەستێ ئێرانیش ئەم شتە باشە زانێ ئەزانی ئێمە چیمان پێکرێ بۆیە من پێم وایە هیچ پرسیارێک هەڵ ناگرێ ئێران هیچ ناتوانێت هیچ پرسیارێک بکە لەمەیکە ئێمە چی ئەەکەین و من پێم وانێ ئێران دەست ببا بۆ شتێکی وە کە وەڵامی ئەمریکای بەدوادا بێ چونکە ئەمریکا هیچ کات دوودڵ نییە بچێت بە دوای ئەو موشەکە ئێرانیانە ئەو هێزانەی کە دێن بەرژەوەندیەکانی ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەکەنە ئامانج و ئێمە لێرە لە ئەمریکاوە دەڵێن ئەو خانە نووسوانەی کە لە ناوچەکە هەن ئایا ئەمریکا ئێران دێت هاانیان دەدا هێرش بکاتە سەر ئێمە ئایا ئێمە ئاگادار نین و ئایا ئەگەر ئەم شتە ڕوو بدا جارێکی دیکە ئاەتوڵەکە ژیان بە چاوی خۆیان نابێت باشە بەڕێز دەیڤەت ینی وەکو کۆتا پرسیار پێشببینی چییە هێرشەکان بەردەوامە بن یاخود لە خاڵێکە لە سنوورێکە ئەبێ بوەسێنرێ و ئیترە بێت دەست بکرێت بە کاری دیبلۆماسی و گفتوگۆی دیبلۆماسی پێش هەموو شتێ یەک شت هەیە نابێ چەکی ئەتۆم هەبێ لە ئێران هەتا وەکو ئێران ئەم توانایی بێباندۆر نەکرێ یاخود ئێران خۆی دەست هەڵ نەگرێ و تەسلیم نەبێ و ئاڵای سپی هەڵ نەکە ئەم هێرشانە بەردەوام چونکە نابێ بەڕوونی وتم نابێ وڵاتێکی وەکو ئێران چەکی ئەتۆمی لەدەستدا بێت کە هەڕەشە بکات لە وڵاتانی دیکە بەڵام یەک شتی دیکە باوم پێت بڵێم کاتێک کە تۆ ئەمەد بینی من نزا دەکەم کە زوو ڕووبدا ببینن هیوادارین کە ڕووناکیەک خۆشیەک خۆشگوزەرانیەک لە ناوچەکەدا بێتە ئاراوە کە کورد و ئێرانیەکانی دیکە کە ئێستا بوونەتە دیری ئەم ڕژێمەی کە ئێستا هەیە و خەڵکێکی زۆر هەیە لە ناو ئێرانە کە بەڕاستی دەچەوسێنرێنەوە و دەیانەوێ کە ئیسرائیل بێت ئەم دەسەڵاتەیان لە ناو ببا و ڕزگاریان بکە لە دەستی ئەم ڕژێمە ئیسلامیەی کە ئێستا ئایەتوڵڵاکان ڕابرایەتی دەکەن و زۆر بە شێوەیەکی توند خەڵکی خۆیان سەرکوتەکان بۆیە خەڵکی ئێران گەلانی ئێران و خەڵکانی ناوچەکە لە وڵاتی ناوەڕاست بۆ ئەوەی بە ئاشتی بژین نابێ ئەم دەسەڵاتە بمێنێ ئەمە دەرەنجامێکە کە من خەڵکی ئەمریکا گەلی ئەمریکا من کورد عێراقیەکانی دیکە گەلانی ئێران هەموو
چاویان لە چاویان لەم داهاتوێ زۆر زۆر سپاسان دەکەم زۆر مەمنونم. بەڕێز دەیڤد واڵاس سەرۆکی دامەزراوەی فەیری ئێنەرژی لە واشنگتنەوە لەگەڵ مابووی سوپاس دەکەم بۆ کورد نزا دەکەم بۆ عێراق بۆ کوردستان بۆ هەموو خەڵکی زۆر باشی کوردستان. زۆر سپاس بەخێر بێت. Thank you very much.